جێگە و پێگەی مانگرتنی ئەم دوایەی کرێکارانی فولاد. جەنگی سەربەخۆی کرێکارانی گروپی ملی فولاد ڕۆژی دەی ڕێبەندانی 1402 لە ڕێگەی کاناڵی تەلەگرامی خۆیەوە ڕایگەیاند کە خۆلی نوێ مانگرتنەکانی فولادی ئەهواز بە شێوەیەکی مەرجدار کۆتایی پێهاتووە. دوایین خۆلی مانگرتنەکان کە بە شێوەیەکی وشیارانە و بە بەشدارکردنی هەر 3000 کرێکارەکەی فولادی ئەهواز لە بڕیارەکەندا ڕۆژی سێشەمە مانگی ڕێبەندان دەستی پێکرد. گرنگترین ویست و داواکاریەکانی کرێکاران بریتی بوو لە جێبەجێکردنی تەواو و دەستبەجێ تەرخی تەبەقەبەندی پیشە، یەکسانکردنی حەقدەستی کرێکارانی شرکەتە فولادەکانی دراوسێ و لەسەر بنەمای هەزینەی بژێوی خێزانێکی 4 کەسی، بەدایمیکردنی سەرجەمە و کرێکارانەیە کە بە شێوەی گرێبەستی کاتی کار دەکەن، دەرکردنی بەڕێوەبەری جێبەجێکاری گەندەڵ و لێسەنەوەی خاوەنجاریەتی بانکی ملی و بەشداریکردنی کرێکاران لە بەڕێوەبردننی شرکەتەکە و شەفافیەتی باڵانسی داڕایی شرکەت کە هی هەموو خەڵکو و کۆمەڵگایە. خۆلی نوێ مانگرتن و خەباتی کرێکارانی فولاد دوای ناڕزایەتیەکان لە مانگی خەرمانان و مانگرتن و خۆپشاندانی یەکگرتوانێ بە فرامباری ساڵی 1402 بەڕێوەچوو. ڕۆژی شەممە نوێ بە فرامبار دوای ڕێکۆتن لەگەڵ بەرپرسانی پارێزگا و بانکی ملی لەسەر پێدانی مانگانە بڕی 10 ملیۆن تمەن وەک پێشەکی تا کاتی جێبەجێکردنی بە تەواوی تەرخی تەبەقەبەندی پیشەکان و بەڵێنی گەڕانەوە بۆ سەرکاری کرێکارە دەرکراوەکان مانگرتنەکەیان کۆتایی هات. کرێکارەکان 3 ڕۆژ مۆڵەتیان داوە بە بەڕێوەبەرایەتی شرکەتەکە بۆ ئەوەی سکاڵایان لە دژی کرێکاران لە دەستگای دادوەری وەربگرنەوە. بەڵام بەڕێوەبەرانی فولاد و بانکی ملی وەک ئۆرگانی باڵای فولادی ئەهواز بەڵێنەکانیان جێبەجێ نەکرد. هەر بۆیە خۆلی نوێ مانگرتنەکانی ئێستا بە ڕێپێوانێک لە شاری ئەهواز و کۆبوونەوە لە بەردەم پارێزگای خوزستان دەستی پێکرد. ئەم جارەشیان بەڕێوەبەرایەتی بە ئامادەبوونی بەرپرسانی پارێزگا بەڵێنیاندا کە تەرخی تەبەقەبەندی لە ماوەی 2 ڕۆژدا جێبەجێ بکەن. بەڵام لە بری جێبەجێکردنی بە تەواوەتی ئەو تەرحە تەنها حازر بوو 5% بە حەقدەستەکانیان زیاد بکات. ئەم بەڕێوەبەرایەتیە لە هەمان کاتدا سکاڵایەکی لەسەر 24 کرێکاری ڕادیکاڵ تۆمار کرد. ئەو کرێکارانەی کە سەرکەوتووانە مانگرتنی یەکگرتوانەی ئەم دوایەیان ڕێبەرایەتی کرد و بە هاوکاری هەموو کرێکارانی بەشدار لەو شۆڕایەدا بەرەو پێشیان برد. ڕۆژی 12 ڕێبەندان ڕاگەیاندنێکی لە قاودەرانەیان بڵاو کردەوە. ئەوان لە ڕاگەیاندنەکەدا نووسیویان پشتگیری لەو هاوکارانە خەباتکارانەیان دەکەن کە بەهۆی پێجاگری لەسەر مافەکانیان لە دادسرای ئینقلابی ئەهواز لە دژیان پەروەندە سازی کراوە و جەختیان کردەوە کە ئەم پەروەندە سازیانە تەنیا بۆ تۆڵەسەندنەوەیە لە دەستکەوتەکانی مانگرتن و هۆشداریشیاندا کە چیتر تەحەموڵی ناکەن. ئەوان هەروەها نووسیان تا ئەو کاتەی جەنگی هاواری کرێکاران شاری داگرت بوو ئەوان خۆیان شاردبووەوە و لە ئازیە گرتووی ئێمە کونی مشکیان لێ ببوو بە قەیسەری. کۆبوونەوە ئەمنیەکان و هەڕەشە و تەماحوەبەرنان بەس نەبوون، سەر لە نوێ بەنیازن بە گوشار خستنە سەر هاوکارە مافخوازەکانمان هێزی گروپی ملی تاقی بکەنەوە کەوا دیارە ئەوان لەو هەڵەیە دەرسیان وەرنەگرتووە چونکە ئێمەش تەنیا چاوگەیەکی بەڵێنەکانمان بەکردەوە دەرهێناوە. ئەوان ئاماژیان بەوەش کردووە کە لەم نەبەردەی ئێستادا کرێکار لەلایەک وەستاوە و لە بەرامبەریدا لەشکرێک لە مافیا و بەڕێوەبەر و بەکرێگیرا و دادوەر و نوێنەر ڕیزیان بەستووە. دەوڵەتمان بەکەران سپارد و سەروەری بەسەگان. لە بەشێکی دیکە ڕاگەیاندنەکەدا هاتووەکە ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵ هاوکارانی گروپی ملی بێبنەمان و ئەوەش وەبیرهێنانەوەیەکە کرێکارە خەباتکارەکانی گروپی فولاد هێشتاش ئاسەواری گولە و ئەشکەنجە و زیندان و شەلاق بەجەستەیانەوە دیارە و گاڵتەیان بە بوختان و تۆمەتی تاقمێک ناکەس و بێئابڕۆ دێت. ئەم ئاسە لە بوێری و چاونەترسیە کە لە ڕاگەیاندنەکەدا بەرچاو دەکەوێت ڕەنگدانەوەی بوونی ئاستێکی بەرزی ئازایەتی و بوێریە لەم کۆمەڵگایەدا. ئەم بوێری و چاونەترسیە بووە هۆی ئەوەی کە شێوازی خەباتی ئەم هێزە کرێکاریە ناوازەیە جێگە و پێگەیەکی تایبەت لە نێو کرێکارانی مافخوازی سرانسەری وڵاتدا بەدەست بهێنێت. شۆڕشی ژنجیان ئازادی کە بە مانگرتنی دەی ڕێبەندانی 1402 لە کوردستان شکۆیکی تری لە زیندووبوونی خۆی نیشاندا
لە خۆڵقاندنی ئەو کەش و هەوا خەباتکارانەیەدا ڕۆڵێکی گرنگ و بەرچاوی گیڕاوە. ئێستا کرێکارانی فولادی ئەهواز بەهۆی بەدواداشوونی بوێرانەیان بۆ ئاشکراکردن و لە قاوزانی مافیای فولاد دیفاعی قارەمانانە لە هاوکارە دەرکراوەکانیان خستنە ڕووی کۆمەڵێک گویست و جاخوازی هەنووکەیی کە بەدی هاتنیان ممکنە بەکارهێنانی دروستی شێوازەکانی خەباتی نەهێنی و ئاشکرا، خۆپیشاندانی شەقام و کۆبوونەوە لە بەردەم پارێزگای خوزستان و بانکی ملی و بەرەو پێشبردننی خەبات بە شێوەیەکی بیرمەندانە جێگە و پێگەیەکی دیاریان لە ناو بزوستنەوەی کرێکاریدا بەدەستهێناوە. هەر بەم هۆیەوە لەلایەن بەشە پێشڕەوەکانی بزوستنەوەی کرێکاریەوە پشتیوانیان لێکراوە. پێویستە ئەم دەستکەوتانە بپارێزرێن و بەهێز بکرێت.